ئەم کاتت باش خۆپشاندانەکانی ئەمڕۆ لە شاری هەڵەبجە چ داواکاریەکیان هەیە و چی دەڵێن لەسەر خۆپشاندانەکەی ئەمڕۆیان؟ باشەی بۆ ئەم وڵاتە ئەوێ خوایە دەستی تەوفیقی زیاتر بکە یا رەبی خوایە ئەو کەسەی قوتی ئەم میلەتە ئەخوا یا رەبی پەروەردگارە سەرشۆڕی بکە پەروەردگارە داوات بەڵێ وریا گوێت لە منە؟ وریا خۆپشاندانەکەی ئەمڕۆ کێ سەرپەرشتی دەکات چۆن دروست بوو؟ بووینەتەوە بە ڕۆحێکەوە هەداوای مەزلومیەتی مەزلومان بەرزەکەینەوە. وریا گوێت لە منە؟ بەڵێ چییە ئێمە ئێستا لە نێو خۆپشاندانەکەی شاری هەڵەبجەداین کە بەشێکی زۆر لە هاوڵاتیان و مامۆستایانی فەرمانبەران و چین و تۆژەکانی هەڵەبجە ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێ بچێتە شوێنێکی بەرزەوە بۆ ئەوەی بەشێک لە وێنەی خۆپشاندانەکەی ئەمڕۆی هەڵەبجە بگوازێتەوە کە بەشێک لە مامۆستایانی ئاینی ئەمڕۆ لە وتاری هەینیاندا باسییان لە خۆپشاندانەکەی ئەمڕۆ کرد باسییان لە هەڵویستی خۆیانیان کرد کە لە وتاری هێنیدا ئێمە هەوڵەدەین بچینە لای هەندێک لە بەشداربووانی خۆپشاندانەکە کە لێرە بەشداریان لەم خۆپشاندانە کردووە بەڕێزت وەکو گەنجێک کە بەشداری کردووە مەبەستی چییە لە بەشداریکردنی لەم خۆپشان؟ وای مەبەستم ئەم حکومەتەیە وەکو گەنجێک بەشداریم کردووە خێزانم فەرمانبەرە 4 مانگە موچەی وەرنەگرتووە لەبەرەوە ئەو نەیتوانیوە بێ من لە باتی ئەو هەموو فەرمانبەرانی شاری هەڵەبجە وریا گەر گوێت لە من بێ ئەم حکومەتە گەندەڵە سپاس بۆ بەڕێزت گەر گوێت لە من بێ دەمەوێت لە ڕێگەی هاوکارەکەتەوە وێنەی خۆپشاندانەکە و ئەو کەسێک کە پێیان دەخوێنێتەوە ببینین. داواتان لێ یەکەم قسەیەک وتەیەک ئاراستەیەک وریا گەر گوێت لە منە دەمانەوێت وێنەی خۆپشاندانەکە ببینین و بزانین ئەو مامۆستایی کە پێیان دەخوێنێتەوە کوێ و بەرزانی پەیامەکەی چییە؟ دایان ناوە ڕێکخەرانی خۆپشاندانەکە ئێستا مامۆستایەکی ئاینی وتارەیە یاخود وتەی خۆی هەیە بۆ خۆپشاندانان ئەگەر دەرفەت هەبێ بیگوازینەوە نامێنێ بەرەکەت لە ئیشیانە نامێنێ بۆیە داواتان لێ ئەەکەین ئارام بن هێمن بن هەتا ئەتوانن دەنگ هەڵبڕن هاوارکەن ئەو شیعارانە بڵێنەوە ئێمە ئەمڕۆ جیرۆدەی 5 لایەنینکەوە زوڵمیان لێ کردوین هەر 5 لایەن بۆیە ئێمە هەر 5یان باس ئەەکەین لەبەر ئەوە کەسێک وا تەسەور نەکا لایەکمان لە لایە جیاتر کردوێتەوە ئێمە هەموو لەم ڕۆژەیە هەمومان ماندوو بووین ئەوەندە درۆیان بۆ کردین گوێیان کاس کردین هاتووە ئەوان گوێ لە ئێمە بگرن کاتی ئەوە هاتووە ئەوان گوێ لە ئێمە بگرن گەنجانی بەڕێز هێمنی خۆتان پارێزن قەناعەتم وایە ئەو کەسەی هێمنی ئەم شارە نەپارێزی هەڵەبجەیی نییە تکایەتان لێ ئەەکەم ئەوەی کە هەڵەبجەیە هێمنی هەڵەبجە بپارێزێ بەڕێزەکانم ئێمە ئەمڕۆ کە لێرە کۆبووینەتەوە ئەمانەوێت دەنگ بەرزکەینەوە دەنگکەین بە قورگ و گوێیانە ئەگەر گوێیان لێ نەگرتین ڕۆژێک لە ڕۆژان کاتی ئەوەشمان نییە گوێیان بتەقێنین بەڵام ئێستا کاتی ئەوە نییە ئێستا کاتی ئەوەیە ئێمە هێمنی خۆمان پارێزین بەڕێزەکانم ئەمەوێت کۆتایی بە قسەکانم بێنم بە پارچە شیعرێک لە خزمەتتانە ئەیخوێنمەوە گەلی مردوو چیتانەوێ هێنانەوەی ئابڕووی تکاو یا سەربەستی ڕای بزر بوو یا مافی ژینی چێنرا و کە سەوز نەبوو گەلی تاساوی مەست و سڕ تەمی ئاهی ژانی ئێوە وەک پەڵە هەوری خەست و چڕ زۆر گرتیە ڕووی ئاسمان زۆر جار سەریان بە یەکداگرت کۆبوونەوە بەڵام بێت رووسکەی خوایی هەرچەندانیان بە خۆداگرت ڕەوینەوە چونکە بێنرخە هەوروتەم چونکە بێنرخە هەوروتەم مادام نابێ بەلافاوێ لە نێو خۆتان هەڵکێشێ ڕیشاڵیستەم هەڵکێشێ ڕیشاڵیستەم وەسەلام عەلەیکم. بەڵێ چییە هەوڵەدەین ئەگەر دەرفەت هەبێ پەیامی ڕێکخەرانی ئەم خۆپشاندانە کە لە ئێستادا ڕێکخەرانی خۆپشاندانەکە لێرە ئامادەن هەوڵەدەین پەیامی ئەمڕۆیان بگوازینەوە مامۆستا ڕێناس پێشمەڕێستان ئەم خۆپشاندانە ئەگەر زەحمەت بکەیتێرە پەیامی ئەمڕۆتان چییە؟ وەک ئێمە دەیبینین تەنها فەرمانبەران و مامۆستایان نییە لەم خۆپشاندانەی ئەمڕۆدا بەشێکی زۆر لە هاوڵاتیان و تەنانەت دوکان و بازاڕەکانیش داخراوە پەیامی ئەمڕۆی خۆپشاندانەکانی هەڵەبجە چییە؟ بەڵێ دیارە ئەمڕۆ زوومی کامێرەکانتان ئەوەی بینی خۆپشاندانەکانی ئەمڕۆ جیاوازە لە ڕۆژانی ڕابردوو
ئەمڕۆ ئەگەر تەماشا بکەیت تەواوی چین و توێژەکان بەدەر لە مامۆستایان و فەرمانبەرانیش هەموو بەشداری خۆپیشاندانەکانی ئەمڕۆ بوون کە من پێم وایە ئەمە ئیفرازاتی ئەو بێئەمەکی و ئەو ڕێک نەکەوتن و ئەو نەسازان و ئەو هەموو شتە خراپانەی کە لە شەوی ڕابردوو لە چەند سەعاتی ڕابردووە لە حیزبەکانی کوردستان و شایەوە کە ئێمە چاوەڕێمانە کرد لەو چەند ڕۆژەی خۆپیشاندانەکانی خەڵکی کوردستانە حیزبەکانی کوردستان حکوومەتی هەرێم سیاسی و گەورەکانی ئەم وڵات و ئەم هەرێمە بە خۆیان نەبات نایەتەوە حسابێکیان بۆ ئیحساس و بۆ کەرامەتی خەڵک بکردایە حسابێکیان بۆ بنەماڵی شەهید و بۆ قوربانیەکانی پێشمەرگە بکردایە بەڵام بەداخەوە دیارە ئەوان بێجگە خواست و ئامانج و بابەتە حیزبەکانی خۆیان هیچ شتێک بەلای ئەوانەوە گرنگیەکی نییە لەبەرەوە ئێمە هەتا هێز و تۆنامان ما بێ هەتا خەڵک لە پشتمان بێ هەتا جەماوەر لێمان ڕازی بێ و لیان ڕازی بن بە یەکەوە بین پشت بەخوا بە دوای ئاشتی و ئاوەدانی و ئاسایش و ژیانێکی کارامە و ژیانێکی شەرەفمەندانە بۆ خەڵکی کوردستان ئێمە بەردەوامن. ئێوە وەکو ڕێکخەرانی خۆپیشاندانەکە تاکوکەی بەردەوام بن و ئەوەی کە ئەمڕۆ بین جیاوازە لە ڕۆژانی تر ڕۆژانی داهاتوتان هەم جیاوازە بێ لە ئەمڕۆژ ئێمە بەردەوامە بین سبەینێ وەکو ڕۆژانی ڕابردوو کە ئەمڕۆ ڕۆژێنی تایبەتمەندیە بوو سبەینێ وەکو ڕۆژانی ڕابردوو عەرزم کردی لە عومەری خاوەرەوە دیسان مەراسیم دەست پێکە ئەکرێ لە ڕۆژانی داهاتووە هەندێک بەرنامەمانێ ستایلی خۆپیشاندانەکە بگۆڕین کە ئەوەی بەجرا بڕاگەن تەواوی ستایلەکە هەمووی خۆپیشاندانی مەدەنیانە و هێمنانە و ئاشتیانەیە بە شێوەیەک ئەو باگراندە جوانەی بە هەڵەبجە بەخشراوە کە پایتەختی ئاشتێ بیپارێزن. زۆر سپاس بۆ مامۆستا ڕێناس هاوکار بێت چییە دەرفەت هەبێت ئەم شوێنە بەرزە بۆ ئەوەی بەڵاوریە گەرجێت لەمە ئەو هێزانەی کە خۆپیشاندانەکان دەپارێزن چێن و هەندێک هاوڵاتی یاخود ئەو کەسانی کە یانەی وتاری خۆیانیان دەبێت لە لێرە قسەی خۆیانەکەن و وتاری خۆیانەکەن و خۆپیشاندانەکەش لە کاتژمێر سێوە دەستی پێ کردووە و بۆیارە لەمە دوایش بەردەوامی هەبێت تاکە نزیکەی کاتژمێر 5 ئەوانەی کە لێرە بەشداریان کردەوە پێشتر ئاماژەم پێدا چێنی توێژە جیاوازەکانی بەشێک لە مامۆستایانی ئاینیش بەشدارن لەم خۆپیشاندانەدا بەڕێستان وەکو مامۆستایەکی ئاینی مەبەستان چییە لە بەشداریکردن لەم خۆپیشاندانی ئەمڕۆدا و ئەمڕۆ بەشێکی زۆر لە مامۆستایانی ئاینی وتارەکانی هێنیان تایبەت کردبوو بەم خۆپیشاندانی ئەمڕۆ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله بس خوشی لێوەیە کەم وەلەم گەنجە خوێنگەرمانەیە کەم بێگومان ئێمە ژۆکو کاکێکم کۆمەلگایە مافمان هەیە و بێ لەگەڵ هاونیشتمانانی خۆمانە داخەکانمان ئاهەکانمان نزولەکانمان هەڵژین بێگومان مینبەر و میحرابی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسلام هەمیشە مینبەری شۆڕش بووە پەیامی ئاشتی تایبەتی پێ بۆ ئێمە ئەمڕۆ وتارەکانمان تەرخان کرد بۆ پەیامی ئاشتی لە پایتەختی ئاشتیەوە و ئومێدبانە ئینشاڵڵا بە شێوازێکی مەدەنیانە ئاشتیانە ئیسلامیانە داوای مافی خۆمانەکەین گەر لە کاتێک شاکەوا گەورەکانی ئەم وڵاتە فێرنین گوێ بگرن کەڕن لاڵن و ئێمە هەر پەیامی خۆمان ئەڵێینەوە هەر دووبارەیەکێنەوە کۆڵ نادەین و مانوو نابین هەرگیز و ئومێدمانە ئینشاءڵڵا بە شێوازێکی ئاشتیانە و برایانە بتوانین پەیامی خۆمان بەرزکەینەوە بۆ هیچ نابوو ئاسمان و داواکەین لە خوای گەورەی ئینشاءڵڵا ئاهون و زولەیەم خەڵکەیە جێبەجێ بکات. سپاس بۆ بەڕێز چییە لەگەڵ ئەوەشدا ئێمە ئێستا لە چوارڕیانی بازاڕی هەڵەبجەین ناوجەرگەی بازاڕی هەڵەبجە لە ئێستادا ئەوەی کە لە منەوە دیارە بەشێکی زۆر لە دوکانەکانی گەر داوا لە هاوکارت بکەی وێنەکانمان بۆ بگوازێتەوە خاوەنی هەزاران کۆشک و دەلارن بچووکترین ئەندامی خێزانەکەیان هاوکار بێت بەشێک ئێستا بگوازێتەوە ئێمە سێ دەستگای شەرعی و قانونی بەرپرسیارن لە ئێمە سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەت بە وەزیرەکانیانەوە ئەوان ئەگەر دزیەکیش کرابێ بۆ مەکتەب سیاسی حیزبەکان بە پێی قانون و یاسا ئەوان بەرپرسیارن حکوومەت بەرپرسیارە وەزیرەکە و دزە و پارەکەی بردووە بۆ مەحاسەبەی ناکەی سەرۆکی حکوومەت کاتان یەکەم دوای هاش و هوشی هیچ کەسێک نەکەون بەرەو هیچ بنکە و بارەگایەک نەڕۆن ئێمە بە ئاشتی پەیامی خۆمان بە هەموو دنیا ئەڵێین سەرکردەکانمان دزن ئەوەندە بەسە کە ئێستا ئێمە پیانەڵێین ئێوە دزن باوەڕ بکەن هەر مرۆڤێک دوو جار فیکەی لێ بکرێ بێتاقەتە بێ ئێستا ئەوان ناخیان ئاگری تێبەر بووە لە بەرانبەر فیکە و قسە جوانەکانی ئێوە
کە پێیان ئەڵێن ئەی حکومەتی قومارچی پارەی نەوت و نابەچی بازدانەکەن جارێکی تر ئاسایی ئەیە بپارێزن. سپاس بۆ کاگنەوشیوان. لەش برۆژێک لەسەر شەقامێکی گشتی کراسەکەی هەڵدایەوە و هاواری کرد. من هەر جەستەی خۆمە فرۆشم، هەر خۆم و بەس. بەڵام لەسەر ئەم شەقامە ئەیان بینم تێیاندایە جەستەی شاخ و جەستەی دەشت و جەستەی باخچە و جەستەی هەتا و بارانی فرۆشتووە و بێ دەربەستیش لەسەر کورسی شەرافەتی ئەم وڵاتە دانیشتووە. بەڕێزان هاوڵاتیانی ناڕ بەڵام ڕزاوی کابینیتان خۆپشاندانی بەشێک لە